ڕۆژی جمعی ساعت 6 سبەینێکە بووە کە هاتینە دەرێ ئەگەر ئەو ڕەفیقەی هاتیە دانیشتینە لە سەکۆکەی لە برادەرەکەی دەکەوتە ناو ئاوێ ئەویش لۆی دەربازی بکە ئەوی دەربازەکە بەسەدا بەخۆی بە ئاوکەیدا دەڕواتن هەتا ئێستا نەدۆزرایەوە هەموو تیمەکانیش لێرەنە خەڵکی خێرخواز زۆرە بە خۆمان هەموو لێرانەینا مەفروض جواب کاتێک کە پرەکان دادەنێ لێکوانە تۆڕەشاندان هەبایە بربەستەکیان هەبایە یعنی شتێکی وانە بە تەماشا دەکەینی ئەوەی دروست کرای هەموو ئێستا دوێنێ پێرێکە ئەمە یەکمان دانای لەکرد لەگەڵ برادرانی بەرگری شارستانی ئەگەر نە ئەوی دیکە هیچ نەبووە تا خوارێ دەگەی شێخان لە خۆشکە لەوێن دەرێکە بربەستەکیان هەفتەک پێشەچە دە ڕۆژێک دەبیدانایە بربەستەکەش دوونێکە چوینە داروشتمان زیاتر تێکردی لەوەی ئەوی خنکە بژێڕتویان شتێک خۆی مەفروض ئەوەی کە کەپرەکانیان پێدادنێ لێکوانە ڕێی سەلامەتی و کۆمەڵێک چکە مندارە دەکەیتە ناوێ زاری وێ کابراگەی لە خۆنی پێی دەخلیت شێ ئەنی ئەوە نیە مەفروض نییە برێ کابرا مەلەوانی کردێ بەربوویتەوە ئەوانە مەلەوان نەبووی برێ مەلەوانیان کردبێتن مەلەوانیان نەکردی ئەو برادرە پێی خزیە کە تە ناوێ سەری بەبەردی کەتی ئەوەش برادری بۆ دۆست یەکدینە ناچار بووە خۆی هایشتە ناوای ڕوحی دەرباز کە کاتێککە ڕوحی دەرباز کردێ بۆ خۆی ماشەڵە قوتینمە لەبەر ساردی ئاوەکەی چکە برادران یەرکوانە باز دەکەن دەرێن چارێکێک زیاتر ناتانی بەشەر لێکوانە بینێتە ناو ئاوەکەی کلیای ڕادەوەسیتن ئەوەی دەکاتن ئەو برادرش ئەو برایمش 100 مەترتانیتی بەمە لە بڕواتەرە تا خۆی گاتە بەردەشتی بەس لە بەردەکەی زیاتر دەستی شل بۆ و شەپۆلێدا فڕێدا ڕۆیە ئەو شوێنە گەشتیارانەی کە هەنا ئێمە لە ڕێی بەڕێبەرایەتی گەشت و گوزاری چۆمان ڕێنمایی پێویستیان دەدرێتێ بەنسبەت تەعاملکردن لەگەر گەشتیار و بەتایبەتی ئەو شوێنانەی کە دەکەونە دەم چۆم و ڕووبارەکان و دیارە ئەو ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی ئاو یەکجار زۆرە ئەوەش کاریگەری لەسەر ئەو ڕووداوە نەخوازراوانە هەبووە و ئێمە ڕێنمای دیکەی تونترماندایە لەوەی خۆپارێزی زیاتر هەبی و بێگومان پێویستە گەشتیارانیش پابەندی ڕێنماییەکان بن زۆر جار ڕێنماییەکانیان پێدەدرێ بەڵام بەداخەوە لەوانەیە ڕێنماییەکان پشتگوێ بخەن ئەوە هۆی دەبێتە هۆی ئەوەی کارەساتی گیان لە دەستانی لێ ببیتەوە هیوادارین هەم گەشتیاران و ئێمەش لەسەر شوێنە گەشتیارەکان زیاتر ڕێنماییەکان و چاودێری زیاتر دەکەین بۆ ئەوی بتوانین زیاتر کۆنتترۆلی ئەو جۆرە حادیسە و ڕووداوە نەخوازراوانە بکەین.